لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز بەتایبەت لە ڕۆژانی نۆمینیانی حاجیاندا هاوڵاتیان ڕوو دەکەنە نێو گۆڕەپانی ئاژەڵ فرۆشان بە مەبەستی کڕینی ئاژەڵ بۆ ئەنجامدانی قوربانی. ئەمەش سەرباری ئەوەی هاوڵاتیان دووچاری قەیرانێکی قورسی دارایی بوونەتەوە و نرخی ئاژەڵەکان بەرز بووەتەوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. والله الحمدلله هەتاکو ئێستا چەند کەسێک هاتێ سەردانمانی کردە بۆ سندنی حیوان بەس جارێ ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی جارێ یەکەم ڕۆژی جەژن نییە چەند کەسێک هاتووە دیاریمان کردووە بۆی خەڵکیش ڕوومان تێکاوە هەمووی داوامان لێکاوە ناوێ نووسین بۆی دیارەکە ئینشاڵڵا بۆ سبەی سەراحەتەن هەموو کات لە کاتی قوربانە هەندێک سەر زیادەکە ئەو سارێژە و زیادە زۆر نییە تقریبان سە لە پێش جەژنی قوربانە 5 کەمتر بوو ئیسە بە 5.5 مەفرۆشن چونکە بە سەر ئەوەی دانە دەیفرۆشن ئیسەی هەر وەک جارانە ڕات بۆ گوێرەی بازاڕی ئیسەشەر چاگەڕوە بەڵام بێژی تەسیر نەگا بۆ خەڵک تەسیرەکە خەڵک لەبەر سونەتەکار ئەیکات نەخێر تقریبان کیلۆی 500 سەبانی تاکو 15 ڕۆژ بە لە ئیسا 5 ڕبعەکەمەوە ئیسا 5 ڕبعەکە هەل بۆی کەمێ خەڵک مشتری هەیە ڕوە لە کاتی قۆچکردنە ساڵ بە ساڵ کەمەکە یعنی فەرقەکە خەڵک پارەی نییە خەڵک بودجەی نییە طبعا دەوری بینیە لە دوکاندارەکانی زیاتر لە قەساوخانە سەری بڕین و خەڵکی وای شەیە پێی خۆشە لە ماڵان سەری بۆڕین کاراسانی ئەمە وەیە لە دوکانە سەری بۆڕین لەبەرەوە پێداویستەکانی کاملە ئێمە وا دیاراتوین بۆ حیوانی قۆش و ئەمانە ئەم خەڵکە ڕووی کردم شارە و بڕێ حیوانی دیایە بیسێنە بۆ قۆچ داواکەن کیلۆی بە 5.5 پێش مانگی ئیسا حیوان کیلۆی 5 ڕبعەکەم بووە ئیسا بە بۆنەی جەژنی قوربانەوە وا دیارە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئیسا خەڵکە هەر هەمووی ماڵەکانی گران کردووە لەبەر مەسلحەتی خۆی وا دیارە ئەمە شتێکی باش نییە و کاریگەری لەسەری فەقیر و فەقراکە مامۆستایەکی ئاینیش داوا لە خاوەن ئاژەڵەکان دەکات جەژنی قوربان نەکەنە فاکتەرێک بۆ ساغبوونەوە و فرۆشتنی ئاژەڵەکانیان بە نرخی گرانتر بەڵکو بە پێچەوانەوە بتوانن دەستگیرۆی هاوڵاتیان بکەن تاوەکو بێبەش نەبن لە سونەتی قوربانیکردن. قوربانیکردن یەکێکە لە دروشمە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە لە پێغەمبەر ئیبراهیمەوە عەلەیهی سەلام باوکی پێغەمبەرانەوە بۆمان ماوەتەوە و مەبەست پێی نزیکبوونەوەی بەندەیە لە خوای پەروەردگار. ئەمەشگاریمان بۆ ئەو بەیانەی کەوە ئاژەڵیان هەیە و ئاژەڵدارن ئەوە تا کەوە یارمەتی برانی تریان بدەن ئەوانەی کەوا تامەزرۆن و زۆر حەز دەکەن ئەو سونەتە جێبەجێ بکەن بۆیە یارمەتیان بدەن و ئاژەڵەکان بە نرخێکی زۆر هەرزان بفرۆشن با نەبێتە بارێکی قورس بەسەر شانیانەوە. ئەگەر چی زیاتر لە 3 ساڵە هاوڵاتیانی هەرێم دووچاری قەیرانی دارایی بوونەتەوە بەڵام ئەنجامدانی سونەتی قوربانی لەلایەن خەڵکەوە بەردەوامی هەیە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان